لا فیدباکی کورسی ئەندازیاری دەرونی دەمەوێت بڵێم ئەو شتانەی کە سوودم لێ وەرگرتە بەخۆی لە پاش 3 ساڵ خوێندنی دەروونزانی نەمتوانی ئەو شتانە فێر بم کە لە کولەی دەروونزانی دەخوێنم. لەو کورسێدا فێر دەبی هەر هەستێک دەتەوێت لە توودا دروست بیتن ئەو هەستە لێ دروست دەبی. هەر هەستێکیش ناتەوێت بمینێتن هەستێکت هەیە لۆ نمونە دەتەوێت لە ناوی ببەی بەو کورسێ دەتانی لە ناوی ببەی. بۆ نمونە ئەمنێک بەخۆم شخصێک بووم حەزم لە پەیوەندی کۆمەڵایەتی نەبوو. لە پاش بەشداریکردن لە کورسەکەی یعنی هەتا بە حەدێک بوو نەمدەتوانی لەناو عایلەی بە مرتاح دانیشم لە حەزم لێ بوو بەتەنێ بم زیاتر. لە پاش کورسەکەی ئێستا زۆر مرتاحم هەم لەناو عایلێ هەم لەناو برادەر و لە پەیوەندی کۆمەڵایەتیدا ئەو هەستەم لە بۆ خۆم دروست کردیەوە خۆم توانیتمە هەستی دروست بکەم بەو تەکنیکانی کورسەکەی کە بتوانم مرتاح بم ئاسوودە بم لەگە خێزان و دەوروبەر و پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەگشتی یعنی. سوودێکی تریش کە لە بۆ مەسەلەی فۆبیا سوودم لێ وەرگرت زۆر لە ماری دەستام یعنی هەدا دانیشتم فکرم دەکردەوە کە مارێک بێتە پێشم دوایستەکەم یعنی ترسم هەبوو لە مار زۆر فۆبیام لێ هەبوو. لە پاش کورسەکەی ئێستا یعنی نەک ترسەکەم نەما زۆر پێم احتیاجێکە مارێک بێت و بدەنە دەستم و بەدەستمەوە بیگرم. ئەو فۆبیاشم بە تەواوەتی لەناو چوو الحەمدوللا طبعاً بەهۆی تەکنیکەکانی کورسەکەی وەبوو و لە ڕووی نەفسیەتەوە پێشتر خواردنێک ئەگەر باش بە دەم خوارد بەس بە ناچاری دەم خوارد یعنی حەزم لێ نەبوو ئەگە باش بە بەس لە پاش کورسەکەی توانیم وەلەو خواردانە بکەم کە حەزیان پێ ناکەم یعنی تامەکەی لێکردنم ناخۆشەوە بەس بە سوودە دەتوانم وەلی بکەم حەزم پێی بیت و بە حەزەوە بخۆم ئەو خواردانەی خراپن بە تەواوەتی لە پێچاوی خۆم خستە یعنی دەتوانی وەلە خۆت بکەی خواردنەکە لە پێچاوت بکەوێ و هیچ خۆشیێک لە خواردنەکاندا نەبینی. شتێکی دیش کە لەناو کۆمەڵە کەسێکدا قسەم دەکرد پێشتر قسەم کردی یعنی زۆر شەخص بووە لە سمینارات بیان هەر شتێک بێ ترس و قەلەقیم هەر هەبوو قسەشم دەکرد بەس ترس و قەلەقیم هەر هەبوو یعنی لەرزینێک بەشێر هەیەتی. لە پاش خوێندنی کورسەکە بە تەکنیکەکانی کورسەکەی متمانە بەخۆبوونم زۆر زیاتر بووە کە دەتوانم زۆر بە مرتاحی قسە بکەمەوە و ترس و لەرزەم هیچ نەوات نەمایە. هەتا بگرە پێشتر لەناو کۆمەڵە شەخسێک بامە ئەگەر ئاستی زانستیان لەم بەرزتر بان شتێک بە هەستم بە کەمی دەکرد نەمدەتوانین ڕائیەکانی خۆم بڵێم ترسیشم هەبوو بڕوا بەخۆم نەبوو بەس لە پاش کورسەکەی بڕوا بەخۆبوونم زۆر زیاتر بوو یعنی تێگەشتنم لە دنیا زیاتر بوو. هەتا بگرە کە شەخسەکانی دەوروبەری خۆم دەبینم یعنی لۆ نمونەیەکێک دەبینم دڵی توندەوانە یەکسەر دەزانم سەبەبی ئەو دڵتوندیی چییە و لە چووە هاتیە یان شخصێک لە ژیان بیزارە دەزانم لەبە چەوە هەیە هەر هەمووی زۆر بە جوان دەخێن یعنی ئەو ژیانەکە لە پێشچاوت ڕوون دەبیتن ئەو شتانەی کە یعنی ئەو دەرکانی قفلن لە پێشچاوت نازانین لە پشت دەرکەکەی چ هەیە هەر هەمووی لە پێشچاوت ڕوون دەبی هەموو دەرکەکان بەڕوودا دەبیتەوە لەلایەنی دەرونی و لەلایەنی عەقلیەوە کە شخصێک لۆ هەفکر دەکاتەوە سەبەب چیەوە هەفکر دەکاتەوە شخصێک چارە سەر دەبیتن کو دەتوانێت خۆ چارە سەر بکەی کو بتانی کۆنتڕۆلی نەفسی خۆی بکەی هەر هەموو شتەکان فێر دەبی. لایەنێکی تریش کە سوودم لێ دیتە کتاب خوێندنەوە بوو کە کتاب خوێندنەوە زۆر لە بۆت ئاسان دەبیتن یعنی کتابێکی بوو نمونە 300 400 500 لاپەڕەی دەبینی ترست لێی نەبی ئەو کتابە کوتاوە دەبی تەکنیکت فێر دەکەن کە بە ئاسانی بتانی ئەو کتابی بخوێنیەوە یعنی ئەو شتە نەکی لە کتاب خوێندنەوە هەر شتێک کە لە کنت قورسە و هەز دەکەی پێت ناگرێتن بە تەکنیک فێر دەکرێت کو لە کنت ئاسان بیتن یعنی ئەو زەحمەتیەی وەرلێ دەکاتن تاقەتت نەبی هەستی ئیشەک بکەی ئەو زەحمەتێت لەکن نایەتی فێر دەکات ئەو زەحمەتی لەکنە خۆت نایەتی تاپان بەخۆت بە تەکنیک زۆر بە ئاسانی دەست بە ئیشەکان دەکەی هەتا لەنگەرگای دەتانی لە بۆ ئیشەکان بەکاربینی. نمونەکەم هیناوە لە فیدباکەی بەنووسینیش ناردم بوو زۆرکم لە تەمرینی تەرکیز دەبەوە باشە لەنگەرگایەکم لە بوو تەرکیزی بەکارینە باشە تەرکیزم هەبی لەنگەرگاکە تەبعانیشی 2 سانیەیە کە بەکاری دەینی هەتا دروستیش دەبیشی زۆر 3 دقەی پێ بچی هەر کاتێکە لە خوێندنم یان هەر بابەتێک هەر ئیشێک دەکەم پێویستی بە تەرکیزە هەز دەکەم تەرکیزم نامی لەنگەرگاکەی بەکاردێنم تەرکیزەکەم یەکسەر لە بۆ دەگەڕێتەوە یعنی ئەوڕێکی لە تەمرینی تەرکیزمە بۆ حەزم لە تەمرینەکان نەبوو بەس بە لەنگەرگاکەی هەمان وەکەوەیە
بس عاد دانیشم تمرین ترکیزم کرد ترکیزەکەم لە بوو دەگەڕێنەوە کاملی و طبعا ئەوش لەبیر نەکەم تەکنیکەکان زۆر ئاسان لە بوو بەکارهێنان هەم دەزانی ترس چیە قەلەقی چیە شەرمینی چیە هەر هەستێک لە خۆتدا کە دروست بووە لۆ نمونە شخصێک زۆر خۆش دەوێ وەکتی شخصێکی زۆر باش نازانی سەبەب چیە لەو کورسەی فێر دەبی سەبەب چیە لۆ نمونە دەتەوێ واز لە شخصێک بینی پێت ناکرێ وازێکی لە خۆشەویستیدا بەحساب لۆ نمونە هاوسەرگیریت کردیەوە هەستانت لە بوومیری خۆت نەمایە کە یەکەم جار هات بووە کۆ هەستانە دروست بکەی کۆ هەستانە بگەڕێنەوە خۆشەویستی یەکەم جار بکەیتێنەوە خۆشەویست کۆ هەستان لە بۆ خۆت دروست بکەیەوە طبعا بە تەواوەتی لە خۆت لێ دەکەی سەبەبی پشتەم ڕەفتارەکانی خۆت دەزانی بە چ سەبەبەک ئەوی شێ دەکەی ها پێشتر بەشێرێک لە خۆ دڵی تون بووە یعنی کابەکەوەی گوتەنیا کابە لێ دەدات کابەکە زۆر زیاتری ژەبی لەو کەسێدا بەس کە کۆرسەکەی دەخینی دەزانی سەبەبی دڵتوندیەکە چییە کو عیلاجیشی بکەی و کو تەئسیرێکی زۆریشی لەسەرت نەبی یعنی شتەکە لە بوو ماوەیەکی دوور و درێژ تەئسیر لەسەرت نەبی خۆت دڵتوند شتێکی نۆرماڵە بەس کو بتوانێ عیلاجی بکەیت بە ماوەیەکی زۆر کەم یعنی طبعا ئەگە حەزت لێ بیتن بە 2 دقەی دەتوانی بە تەکنیکەکان دڵتوندیەکە نەهێڵی هی 2 دقەی کەمتریشە بەس ئەم گوتم 2 دقەوە و شتێکی دیش لە کورسەکەیدا زۆر ئیستیفادەم لێکردی لە ڕۆی خۆناسیەوە یعنی بێجگە لەوەی هەستەکانی خۆت دەناسی دەزانی چه هەستێک سەبەبی چیە چ ڕەفتارێک سەبەبی چیە هەموو ئەوانە دەزانی بێجگە لەوە باوەڕەکانیشی دەناسی یعنی فێر دەکرێت کو باوەڕەکان بتوانین چ گۆڕکە پێ بکەیت چ باوەڕەکەت ڕاستە چ باوەڕەکەت غەڵەتە کو باوەڕ و ڕەفتارەکانت یەک بێخی هەر هەموو ئەوانە فێر دەکری بەڕای من هەر بەشەرێک لە ژیانیدا چاوی بۆ کورسێک بکەی بە جدی حیفە ئەگە بەشداری ئەو کورسەی نەکات یعنی گەورەترین غەدری لە خۆی کردی چونکە ئەگەر لە ژیانمدا پێم بڵێن یەک کورس لە بۆ یەک شەخسی پێشنیار بکە دەڵێم بێەوەی فکرکەوە بڕاو کورسی بێەوەی فکرکەوە چونکە یعنی ئەسەن ژیانی بەشەری یعنی شەخسێک لە ڕووی جەستەیەوە نەخۆش دەبی لۆ نمونە دەستی دێشی لاقی دێشی ئەوەندەی لە ڕووی دەرونیەوە تەئسیری لەسەر هەیە و ئێشەی لۆ نمونە دەست و لاقی تەئسیری لەسەری نییە ئەگە بتانی دەرونیەکەی کۆنتڕۆڵ بکە ئەو ئێشێک لە جسمی دروست دەبێ ئەو ئێشەش دەتانی کۆنتڕۆڵ بکاتن یعنی ئەگە بەشەرێک بتانی دەرونی خۆی کۆنتڕۆڵ بکاتن طبعا هەر هەموو ژیانشیەکانی کۆنتڕۆڵ بکاتن ئەو کۆنتڕۆڵکردنەش لەو کورسەی زۆر بە ئاسانی بەدەست دەکەوێت یعنی باوەڕ هەبی ئەگە شەخسێک بێوێتن بەبێ ئەو کورسە بگاتە معلوماتەکانی ئەو کورسە بگاتە کۆنتڕۆڵی دەرونی خۆی و مێشکی خۆی بە تەواوەتی بەلانی کەمەوە 10 ساڵێک پێویستە بخینێتن لەو بارە چونکە ئەم دەڵم یەک بەخۆم 3 ساڵم خوێندە لە دەروونزانی نەگەیشتمەوە معلوماتانی کە لەو کورسە باسکران یعنی ئەسڵەن لەوانەیە شەخس هەبیتن هەتا پرۆفیسۆریش خۆش دەبی لە دەروونزانی ئەکیدیشم هەیە زۆریش هەیە هەتا پرۆفیسۆریشی خوێندە یعنی دکتۆرای تەواو کردەوە گەیشتە پرۆفیسۆری ئەو جاش ئەو معلوماتانەی لێکتێن نییە ئەکیدم لەوەی یعنی بەخۆم جدیدم لە بەشی دەروونزانیەوە دەزانم کوشە من بەجددی ئەوەی لۆ نمونە چارەسەرکارێک بە 2 ساڵ دەوانەیە عیلاجت بکە یان لۆ نمونە بە 5-6 جەلسەی عیلاجت بکاتن ئەتو لێرە دەتوانی بە چەند دەقەت خۆت عیلاج بکەیت یعنی بەجددی دەرونی خۆت دەکەوێتە ناو دەستی خۆت ڕێکەوە هەبێت و ئەوەش بڵێم ئەوانە مشکلێکی دەرونیان هەیە لۆ نمونە چ شەرمە چ ترسە چ ڕاکێ چ بڕوا بەخۆبوون یعنی بڕوان بەخۆیان نەبێ هەر مشکلێکیان هەبێ ئەوجا بڵێ لە منداڵیەوە لەگەرم هاتیە بە فلانە مەوەقف لەگەرم هاتیە پێم عیلاج نابێتن و شتەکە زۆر لەکنی گەورە ژیان لە پێچاوی ڕەش کردووە بوتێنی بەو قیاسەی ژیانی لە پێچاوی ڕەش کردبیتم کە بەشداری کورسەکەی دەکات دەزانانی مشکلەکە ئەوەندە گەورە نەبوو کە بە خوشکی دەکردەوە یان دەزانی ئەوەندەش ئەو نەبوو کە هەستێکی دە بە هیچ نەوەک عیلاج نابێتن و شتێکە زۆر یعنی سەرنجمی ڕاکێشە لەو کورسەی ئەوە بوو کە هەست دەکەی خواغەتری لە هیچ شەخسێک نەکردی یعنی تێدەکەی وکەی هەموو شتێک لە بن دەستی خۆتە هەر هەموو شتێک
لەو ژیانێ هەر هەستێکت هەیە هەر شتێکت هەیە هەر هەموو لە بندست خۆتە خواغەتی لێ نەکردی شتێکی لە بۆ دوودا نابێتن فەرقی پێکرد لە شەخسێکە یەکێکە بینی دەرونی دروستە و زۆر ئەوە دەژیتن ژوتین بڕوا بەخۆبوونی زۆر زۆرەوەیان لە هەر ڕوەک زۆر حەز دەکەی لە پێشتووە لەو کورسەی فێر دەبی مخواغەت نەکرێت توش دەتوانێت شتان لە خۆتەوە دروست بکەیت یعنی هەر هەموو شتێک لۆ نمونە هەست بە کەمی دەکەی لە شوێنێک باشە لەو کورسەی فێر دەبی کە هەستێتم بە کەمیە نەمینی لۆ نمونە دەبینی شەخسێک بە سیارێکی گرانبەها باشە زۆر شتێکە بە خۆتی بەو سیارێ بەهاشی دیستەوە لەو کورسەی فێر دەبی بەبێ ئەوەی سیارێک بکە پێوەر بەهات پێ بدە بە خۆت بەهای بدەیە خۆی و بەهای بدەیە خۆت و لەناو مەجلیسێک بیت لەناو شەخص یعنی لەکن کۆمەڵە شەخسێک بیتن کە لۆ نمونە لە هەر ئاستێک بیتن لە ڕووی زانستیەوە بیتن یان لە ڕووی مادیەوە بیتن شتێک لەو ڕۆوە لەتوان زیاتر هەبیتن ئەتوو هەست بە کەمی نەکەی لە بەرامبەرە زۆر زۆر زیاتری شتێکە بە خۆت هەبیتن بەس بە تەکنیکەکان تەبعاً هەر هەموو دەخینی و جێبەجێ بکەیەکی کۆلەکردنت دروست دەبی یعنی بەهای خۆت لە شتی مادی و لە بۆ نمونە شەهادە و بڵێن شتێکی مارکەیە و پێڵاوەکی مارکەیە و جانتاوێکی مارکەیە بەهای خۆت لەو شتانەدا نابینەوە بەبێ ئەوەی پێویستت بەو شتانە بیتن کو شەخسێک بە لۆ نمونە جانتاوێکی زۆر زۆر گران لە دەستی هەڵگری باشە هەست بە بەهای دەکاتن مارکێ بیتن وەکی گوتنی ساری زۆر گران بێ هەست بە بەهای دەکات ئەتوو بەبێ ئەوەی بچێ ئەو شتێ بکڕی هەمان ئەو بەهای ئەو هەستێ ئەو شەخصە لە بۆی دروست بووە بکڕنی ئەو شتێ ئەتوو هەمان ئەو هەستە لە بۆی دروست دەبی یعنی دەتوانێت لە خۆتدا دروستی بکەیت تەواان هەووی بە تەکنیکەکان جەلوێ دەمەوێ بڵێم نرخەکەی بەجددی لە ئاستا و بەهایی کە پێتی دەبەخشی زۆر 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 کەمە یعنی ئەسڵەن نرخەکەی هیچ نیە لە ئاستا و بەهایی کە پێداتە جەناب دەبی بەشداری بکەیت بۆیە ئەکیدم پشمان نابیەوە کە بەشداری بکەی و هیوادارشم ئەوەی ئەو فیدباکەی ببینیتن بڕیار بدات و بێدوودڵی بەشداری کورسەکەی بەبەس تەکنیکەکان جێبەجێ بکە و بەردەوام بی لەسەری هەبێ مجاملە یعنی دنیا بینینی بە تەواوەتی تەبعاً مامۆستا ڕێژوو بە بیرم نییە فیدباکم لەسەر هیچ کورسێکدا بیتم بەشداری چەند کورسیشم کردی فیدباکم لەسەریان نەدا بەس هەستم کرد بوو نەحاگە فیدباک لەسەر کورسەی نەدەم بەجددی چکە دەزانم ژیانی زۆر زۆر کەسی دەگۆڕێت یعنی ئەکیدم لەوەی هەر شەخسێک بەشدار بیتم ژیانی دەگۆڕێ بەسە کە تەکنیکەکانی جێبەجێ بکات و بە وجوتنی ئیهمالی نەیکا یعنی بەس محاولە بکە و تەکنیکەکانە دانی لە هەموو ڕۆژی ژیانی خۆ ڕێک بکەیتن و وجوتنی ئەو بێزاری لە ژیانی هەیەتی ئەو بێزاریی نەمینێت چ بێزاری بچارش لە شکێبی هەیبی ئەو شتێلێکنی بە تەواوەتی نەمینێت و ژیانی زۆر زۆر خۆشتر بێ یعنی بەجددی هەم بیتن هەر هەموو شەخسێک بەشداری ئەو کورسەی بیتن ئەکید ژیانی دەگۆڕێتن یعنی پێویستە هەموو شەخسێک بەشدار بیتن دی داوای بردنی چکە سۆرانیم هەندە باش نییە کە خەڵەتێک هەبی لە قسەکانم ببورن یدی دەستەکانتان خۆش بێ عەرەبی خوا زۆر باشتر تەمرین دەڕێ هەم جەناب هەم مامۆستاوە و مامۆستا ئێڤارە و هەموو ستافی ئەکادیمی یا رب سەکرەتیبن